من ناوم أيمن إبراهيم لخستخانەی تورکیا نەخۆش کەوتم. ئایمان ئیبراهیمê çarde salî ku ji paytexta Kurdistanê Hewlêrê ye sê mehberê bi boneya ku biçe Almanyayê cem diya xwe li gel bavê xwe didin rê û tên Stenbolê. Bavê Eyman wî li Stenbolê radestî qaçaxçiyan dike û dişîne Edirneyê. Eyman li Edirneyê ditirse û nexweş dikeve. Li wê derê bo nexweşxaneyê tê rakirin. Piştî tê dermankirin ji wir careke din Eyman vedgere Stenbolê. Vê carê bavê Eyman wî radestî malbateke Kurd dike ku ew ê jî bi rêya qaçaxî di ser deryayê re biçin Yewlanistanê. Eyman vê carê jî li ser derya bajarê İzmîrê ditirse û metirsîdê peyda dibe û dîsa nexweş dikeve. Piştî li İzmîrê jî tê dermankirin careke din vedgere Stenbolê û li vir jî du caran li nexweşxaneyên cuda dimîne. Penaberê Kurd Ayman İbrahimê çarde salî ku nexweşîna Şekirpêrê heye herî dawîn ji 12 meha Gulanê ve jî li nexweşxaneya Sadî Konuk ya Bakurkoya Stenbolê bi tena serê xwe maye bê kes û bê xwedî. Ayman biriya medya civakî dixwaze dengê xwe bigihîne raya giştî dawî ji nexweşxaneyê rizgar bikin. داوا لە حکوومەتی هەرێم دەکەم، داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، بەهانام وەرن، داوا لە خێرخوازان دەکەم، بەرپرسان دەکەم، بەهانام وەرن. من لە خەستەخانەی تورکیا منیان گرتووە و نایەڵن بچمە دەرەوە و داوای بڕەپارێکی زۆر دەکەن کە من توانای ئەو پارەیەم نییە. Ayman İbrahim eger derfet hebe dixwaze biçe Almanyayê cem diya xwe. Lê ji ber tecrübe kiriye û dizane nikare biçe Almanyayê dixwaze ew ji wê nexweşxaneyê bêrizgar kirin û vegere Kurdistanê. من لەگە بابێ خۆ هاتم. من هاتم بچم بۆ ئەڵمانیە کن دایکا خۆ بابێم گەڕاوە کوردستانی. بابێم گەڕاوە کوردستانی من لای عایلەکە دانا گوتی ئەو عایتیم گوێە. من نەتوانم بچمە تۆوالیتش. دەبی لە غورفێ ئەو یعنی کارێ سەر تۆوالیت و شتی بکەم. وێ غورفێ نەتوانم بچمە دەرێ غورفێ. دەبی دایکا من یان بابێ من دایکا من هیچ نەتوانی بێتەوە چونکە دایکا من نە ئیقامە هەیە، دایکا من ڕەفز هەیە، دایکا من لەسەر یوگنت ئامپ و لەسەر ئەوانەیە ژی لە ئەڵمانیە. دایکا من نەتوانی بێتەوە ئەگەر بابێم بتوانی بێ ئەگەر نا کەس نەتوانم. ئەمن دەخوازم بگەمە دایکا خۆ ئەڵمانیە بەس ئەمن نابی بەتەنێ یعنی لە تورکیە بم بەتەنێ نابی بۆ من ئەم خوارەش دەسارمە ئەمن بکەومە خەستەخانە یانە پۆلیس من بگری وایە نابی دەبی بگەڕێمە کوردستانی. Nûnerê Federasyona Seranserî Penaberên Iraqî li Tirkiye hîwa xidir ku li ser daxwaza diya Eyman pêra eleqedar bûye dibêje. Eger ew $6,000 ku ji bo Eyman tê xwestin bêdayîn jî heta dê an jî bav neyê Tirkiyê nexweşxane Eyman radestî tu kesî nake. Ev berpirsiyariya bavê Eyman e. Nabe zarokekî 14 salî bi tena serê xwe li welatekî xerîb bêhiştin. پەیوەندی پێوە کردم کە وەک فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عراقی لە وڵاتی تورکیا ڕێگە چارەیەک بۆ مناڵە بدۆزینەوە. من چەند چارەسەرێکم پێدام بەڵام بەداخۆی چیان بە قسەیان نەکردین. دواترە مناڵە لەلایەن باوکیەوە ڕادەستی قاچاقچی کراوە کە لە شاری ئەدرنەوە ڕەوانەی وێنانی بکەن دواتر لێەوە بۆ لای دایکی. ئەم مناڵە ئەمە چەندین جارە کاتێکە ئەچێتە سەر سنوور لەبەرەوەی نەخۆشی شەکرەی هەیە و نەخۆشی درێژخایانە ئەترسێ و بارودۆخی تاوەتێکە چێ و ڕەوانەی نەخۆشخانە ئەکرێ. مناڵە زیاد لە سێ جارە داخلی نەخۆشخانە کراوە کە کاتێکە ئەنرێتە سەر دەریایە خود ئەنرێتە سەر سنوورەکان بارودۆخی تەندروستی تێکەچێ. لەسەر داوای دایکی من سەردانی نەخۆشخانەکەم کرد و لەگەڵ بەرپرسان و بەڕێوەبەرانی نەخۆشخانەکە قسەم کرد. ئەوان ئەوەنەی کە من بۆم دەرکەوت تێچووی نەخۆشەکە بەلایەنەوە گرنگ نییە هێندەی چارەنووسی منداڵەکە. ئەوان گەروتیان پارەکەش دابین بکرێ ئەوە ئێمە ئەو مناڵە ڕادستی کەس ناکەین تاکو دایک و باوکیان نێم بۆ وڵاتی تورکیا و ئێمە ڕاستەخۆ ڕادستی دایک و باوکیانەکە. بۆیە داواکارم لە دایکیە باوکی کە بێن بۆ ئێرە و باوکیشی بەرپرسە لە ژیانی ئەو مناڵە چونکە ئەو مناڵی هێنا و ڕادستی قاچاقچی کردو و ڕوبەڕووی ئەو مەترسیانەی کردوتەوە. سارا خان دایکا پەنەبەرێ کوردیە 14 ساڵی ئەیمان ئیبراهیمی کول و وڵاتێکی غەریبیە bi tena serê xwe maye bo Kurdistan 24 biriya telefonê axivî û diyar kir ew derbarê jiyana Eyman de di metirsiyê de ye.
bangê dike dal eyman xwedî bê derketin. Saraxan dide zanîn eyman hîna gelekî biçûk e. Ew nexweş e û pêdiviya wî bi malbatê heye. Banga wê ew e ku xêrxwaz kurê wê ji wê nexweşxaneyê rizgar bikin û bişînin cem wê Almanyayê yan jî Kurdistanê. Azat Altun, Kurdistan 24, İstanbul. نخوش خانة سليمانية ليرة لتركيا